دەسەڵاتی خوای گەورە لەسەر هێز و هەموو دەسەڵاتێکەوەیە. تەنها کەسێکە دەسەڵاتی هەبێ و توانای هەبێ بەس پەروەردگارە. کاتێککە فیرعەونی زاڵم مستەمکار خەوێک دەبینێت لە خەویدا لە ناو بەنی ئیسرائیل و جوولەکەکان لە قەومی موسا پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێک پەیدا دەبێت لە ناوی دەبات. هیلاکی و لە ناوچوونی فیرعەون بەدەست کەسێک لەوانە. بۆیە کاتێککە فیرعەون ئەم خەوە دەبینێ دار و دەستەکەی کۆ دەکاتەوە، دەڵێت چی بکەین باش. خەوێکی ئاوان بینیوە ئەبێت هەر مناڵێک لەدایک بێ و کوڕ بێ ئەبێ لە ناو ببرێت. کۆمەڵێک جەلاد و خوێنڕێش دەنێرێ بۆ ناو جوولەکەکان و بەنی ئیسرائیل، مراقبەیان بکەن هەر ئافرەتێک حامیلە بوو چاوەڕێکن کە مناڵەکەی بوو بزانن مناڵەکەی چییە. ئەگەر کوڕ بوو سەری بڕن بۆ ئەوەی ئەو کەسە لەدایک نەبێ کە من دەکوژێ و من لە ناو دەبێت. بەڵام دەسەڵاتی خوا لەسەروی هەموو دەسەڵاتێکەوەیە. ئەم مجریمانە بە چەقۆ و بە شمشێر و بە خنجەرەوە دەگەڕان، بەردەوام مراقبەیان دەکرد هەر مناڵێکی کوڕ لەدایک بووە سەریان نەبڕی. قەدەری خوا هارون لەدایک بوو سەلامی خوای لەسەر بێ. ئەو ساڵە دوایی ناچار بوون وتیان ئەم بڕیارە زۆر خەتەرە، هەبوو مناڵێ سەر بڕین ئەیبیانی کێ خزمەتکاری ئێمە بکە. وتیان ساڵێ مناڵ سەرە بڕین نێر ساڵێک سەری نابڕی. ئەو ساڵەی کە مناڵیان سەر نەئەبڕی هارون لەدایک بوو سەلامی خوای لەسەر بێ. ئەو ساڵەی کە مناڵی تیا سەرە بڕا دایکی حامیلە بوو بە موسا پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. بەڕاستی زۆر خەفەتی خوارد. خوای ئەگەمە کوڕ بێ سەریە بڕن. بەڵێ خوای گەورە وەحی بۆ نارد بۆ دایکی موسا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئێمە وەحیمان بۆ نات مناڵەکەی خۆت شیر بدە. فإذا خفت عليه فألقيه في اليم. ئەگەر ترسای لە مناڵەکەی خۆت جەلادەکان بێن بیکوژن خوێن ڕێژەکان، ئەوە بیکە ناو سندوقێکەوە، بیکە ناو ئاوی نیلەوە. سبحان الله، ئاوێک. فەقذیفیه فی الیم. خوای گەورە بۆچی ڕووبارێک بە بەحر ناوە بە؟ لەبەر ئەوەی بۆ مناڵێک ئەو ئاوە بەحرێک گەورەیە، مناڵێکی ساوا و کۆرپە، بەحرێک گەورەیە بۆ ئەو با ڕووبارێک بێ. بەڵێ کردێ ناو سنووقێکەوە، دایکی فەرمی خوای گەورە فەرمی بیکە ناو ئاوی نیلەوە و وەهەزی لێ بێنە، حەقت نەبێ بەسەریەوە. ئینا ڕادووه ئیلەیکی. خەم مەخۆ، مەترسە، ئێمە کوڕەکەت بۆ دەگەڕێنینەوە. هیچ خەمێک مەخۆ، ئەو وعدی خوایە. مناڵەکە بەخوا بسپێرە و بیکە ناو سندوقێکەوە بۆ ئەوەی مناڵەکە تیا نەچێت. بێگومان ئەو مناڵانەتر هەمویان سەر بڕی، هەرچی مناڵێک کوڕ بوو هەمویان سەر بڕی. قەدەری خوا مناڵەکە کراوە ناو سندوقێکەوە. دایکشی بەخوای سپارد و کردێ ناو ئاوی نیلەوە. بەڵام بزانین ئەم ئاوە بە پشتیوانی خوا، بە یارمەتی خوا، بە ئەمری خوا ئەم ئاوە ئەم سندوقە بۆ کوێ دەبات؟ ئەزانی بۆ کوێ ئێبا؟ ئەیباتە ماڵی ئەو کەسێک کە مناڵ سەرە بڕێ. سبحان الله، سەی دەسەڵاتی خواکە، سەی تاقیکردنەوەی خواکە. ئەو لە ترسی فیرعەون کردە ناو ئاوەکەوە، بەڵام قەدەری خوا بە ناو ئاوەکە دەڕواتە ماڵی فیرعەونەوە. ئەوەی کە دژمنی کوڕە، دژمنی نێرە، هەمووی سەرە بڕێ. بەڵام دەسەڵاتی خوا لەسەری هەموو دەسەڵاتێکەوە. بزانە خوای گەورە ئیچی چەندێ جوانە. پێش ئەوەی موسا دروست بکە سەلامی خوای لەسەر بێ، خەڵقی بکە لە ناو ڕەحمی دایکە، خوای گەورە کەسێک دروست ئەکا، سەبەبێک دروست ئەکا بۆی ئەو مناڵەی پێ بپارێزێت. ئیشی خوا زۆر جوانە، ئیشی خوای گەورە زۆر جوانە. بەڵێ ئاسیا کە خێزانی فیرعەون بوو، فیرعەون ئاسیا دەهێنێ. هێشتا موسا لەدایک نەبووە سەلامی خوا لەسەر بێ، هێشتا خەڵق نەبووە، خوا دروستی نەکردووە
فرعون خێزانێک دەهێنێ ئەم خێزانە دەبێتە یارمەتەدەری ئەم منداڵە بە خێوکەری ئەم منداڵە کە ناوی ئاسیا بۆ سەلامی خوای لەسەر بێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە فرعون شەهیدی کرد لەبەرەوەی ئیماندار بوو لە قورئانیشە باسی کراوە. سبحان الله، ئاسیا بووە خێزانی فرعون، بەڵام کاتێکیان زانی ئەو ئافرەتانی کە خزمەتکارن لە ناو کۆشکی فرعونە، کاتێکیان زانی سنووقێک ئاوەکە هێنایی بۆ ناو کۆشکی فرعون، نانوێرا سنووقەکە بکەنەوە بزانن چی تێدایە، وتیان نەک شتێکی گرانبەهایتیا بێ دوایی ئێمە سزا ئەدرین. کاتێک کە بردیان بۆ لای خێزانەکەی فرعون کە ئاسیایە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە سنووقەکەیان کردەوە تەماشاکەن مناڵێکی تایە، مناڵێک کوڕ کۆربە ساوە لە ناو سندوقێکایە. سبحان الله، بزانن چی ڕوادات. ئیمامی ئیبن عەباس ڕەزای خوای لێبێ کە سەحابەیە دەفەرمێ سبحان الله، هەر ئەوەنە ئاسیا کە ئەم مناڵەی بینی یەکسەر خۆشەویستیەک چۆن ناودڵیەوە، ئەڵێ وەڵڵاهی هیچ کەسێکم بەقەد ئەو منداڵە خۆش نەویستبوو. خوای گەورە دەفەرمێ وئەلقەیت عەلەیکە مەحەبەتەن منی، ئەی موسا سەلامی خوای لەسەر بێ کە خوای گەورە منەتەکا بەسەریا ئەفەرمێ خۆشەویستی تۆم بەخشی بەوان، ئەوان تۆیان خۆشویست. ئەو خۆشەویستی ئاسیا نەبوایە بۆ تۆ لەوێ جێت نابووەوە تیاچویت، بۆیە وتی وەڵڵاهی هیچ کەسێکم بەقەد ئەم منداڵە خۆش نەویست. سبحان الله، ئەمە بوو هۆکاریەوەی کە خوای گەورە بیپارێزێ. سەیری کە خوای گەورە ئیشەکانی چەندێک جوانە. ئەم ئافرەتی دروست کرد لە ماڵەدا، ئەم منداڵی شیرین کرد لای خێزانی فرعون. ئەو ئیشی خوایە، خوای گەورە بێ ئیشەکەت بۆ ئاسان کە بۆت ئاسانەکەت. بەڵێ کاتێک کە ئاسیا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ مناڵەکەی گلدایەوە، یەکسەر جەماعەتی مناڵ سەربڕەکان، جەلادەکان، خوێن ڕێژەکان کە بیستیان مناڵێک کوڕێک هاتۆتە ناو کۆشکی فرعونەوە بە سندوقێکەوە، یەکسەر بە خۆیان و چەقۆتیژەکانیانەوە هاتن بەرەو ڕووی مناڵەکە. بەڕاستی ئەمە تاقیکردنەوەی خوایە. بەڵێ کاتێک کە ئاسیا بیستی هاتوونە مناڵەکە سەر بڕن، یەکسەر بە پەلە ڕای کرد، فەرمی وازی لێبێنن، وازی لێبێنن سەری مەبڕن، جارێ سەری مەبڕن، ئەیبن بۆ لای فرعون. ئەگەر فرعون بە منی بەخشیەوە دای بە من، ئەوە حەقتان نەبێ بەسەریەوە. ئەگەر فرعونیش وتی ئەبێ هەر سەری بڕن، هیچ مەجالێکی تێدا نییە، ئەو کاتە لۆمەتان ناکەم، ئەو مناڵەکەی بڕن سەری بڕن، دەسەڵاتم نییە. بەڵێ سبحان الله، ئاسیا ئەم مناڵەی هێنا کە موسایە سەلامی خوای لەسەر بێ، مناڵێکی بچووک تازە لەدایک بوو. خوای گەورە خۆشەویستانی خۆی تاقی کات و بە هەموو شتێک، بە گەورەی بە بچووکی بە هەموو شتێک. بەڵێ کاتێک کە ئاسیا هێنای بە فرعونی وت ئەی فرعون قڕەت عەین لی وەلەک، ئەمە بیربیلەی چاوی من و تۆیە. فرعون وتی بۆ تۆ، بەخوا من پێویستم پێی نییە، من نامەوێت، من هیچ ئیشێکم بە مناڵە نییە، بەڵام مادەم ئەوەندە خۆشتەوێ ئەوە پێشکەشی تۆ بێ، با سەری نەبڕن، ئەم مناڵە با بمێنێتەوە. ئیشی خوا چەندێک جوانە، خۆی کێشەکە ئەم مناڵەیە کە لێ ئەترسێ سبحان الله لە ماڵی خۆیان بەخێوی دەکات. فرعون خۆی و خێزان و خزمەتکارەکانی بوونەتە خزمەتکاری کەسێک کە دوژمنی فرعونە. خۆشەویستی خوایە سەلامی خوای لەسەر بێ. فرعون چی وت سەیری کەم، وتی من خۆشم ناوێ و ناشمەوێ و نایشکەم بە مناڵی خۆم، چونکە قەدەری خوا سبحان الله ئاسیا مناڵی نەبوو. ئیشی خوا چەندێک جوانە. وتی ئەمە ئەکەمە مناڵی خۆم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم واللهی ئەگەر فرعون بیوتایە منیش خۆشم دەوێ، ئەوە خوا هیدایەتی فرعونی ئەدا هەروەکو چۆن هیدایەتی ئاسیایدا. واللهی ئەگەر خۆشی بیویستایە خوا هیدایەتی ئەدا، بەڵام چونکە وتی ئیشم پێی نییە خوا هیدایەتی نەدا و گومڕای کرد. ئەوە تا خوای گەورە لێرا موسای پاراست سەلامی خوای لەسەر بێ، فرعون وتی بۆ خۆت و با نەکوژرێ، با سەری نەبڕن. تەواو ئیشی خوا جوانە، هەموو ئیشەکانت بەخوا بسپێرە، بە جوانترین شێوە بۆ تەرتیب دەکات بە ئیزنی خوا.
يا ربي خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، یا ربی خوای ئاخرمان بەخێر بگێڕی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أو إخوة بيت دبيت أو شيء نابت. سبحان الله، فرعون وتي أي آسيا أم من على يشكشي توبي وباسري نبرن من عليك تعزل دايك بوا موسى بيغمر صلى الله عليه وسلم دستي كرب جريان شكم من على كادك هرشي بسرابه هرجري برسي به آزاري هبي همو شكي منال تنها جريانة منال دستي كرب جريان كموسى بيغمر صلى الله عليه وسلم أمجا كوشكي فرعون همو ينصر قلبهم آسيا فرماني كيف برون هرچی آفرته بۆم بهێنن ئەوانەی کە شیرەدەن بۆم بهێنن بزانم شیری کێگرێ، بزانم شیری چی ئافرەتێکە خوا خزمەتی مناڵەکەم بکات. وەک ئێستا شیری ئەم شیرانەی ئێستا نەبوو بەم شێوەیە مناڵ بەخێو کرێ، ئەبێ ئافرەتێ بەخێوی کردایە. بەڵام سبحان الله هەر ئافرەتێکە هات شیر بداتە موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم، موسا ڕەفزێ کرد، شیری یەک ئافرەتێکی نەخوات. بەڵام بۆ خوای گەورە دەفەرمێ وحرمنا عليه المراضع من قبل، إما حراما كل سر موسى سلامي خوي لسر بالنبي شيري هيك كسك خوا غيري دايك خوا حرامي كر منالك ناتواني شيري هيك عافرتك بخوات بو لبرو خوي قرو وعدي دا فرمي أي دايك موسى كركت بو أقرين مو مترسى خمش مخو بو هيك عافرتك نيتواني موسى سلامي خوي لسر بالتير بكا همو شيركاني رافض ذكرت هر ئافرەتی کان دەهێنا ئەمە کارەساتێک گەورەیە هەمویان سەر قاڵ بوونە. باشە ئەم مناڵە بۆ شیری هیچ ئافرەتێک ناخوا، بەڵام نازانم ئیشی خوایە. خوا حرامی کرد لەسەری شیری غەیری دایکی بخوات بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ لای دایکی. سەلامی خوای لەسەر بێ، چونکە خوا فەرمی ئینا ڕادوه ئیلەیک، ئێمە بۆت ئەگەڕێنەوە دڵنیا بەو خەممەخۆ. لەو کاتە خوشکەکەی موسا سەلامی خوای لەسەر بێ سيدي كركاك هل عفرت الشيري داتي وري ناقري نايخوات او كاتوتي من كسكتان بو بدوز موا كسكي تشاكتان بو بدوز موا خزمتي من علاقتان بكاو الشيري بقريه وتيان برو بينا ايش بفلات وتي داي جان ورا لكوشكو بانق دكن لكوشتي فرعون وبانق دكري ابي دايكي شو روشت بين بلا دايكي روشت من علاقه كرباوش ويكسر من علاقه الشيري دايكي كرت. سبحان الله إيش إخواتنا يا جوانا. آسيا وتي رضا ورحمتي خوي لبيه وتي ليرة بميانه رو مادام شيركي توي قرتوا شيري توي قرتوا ليرة بميانه رو خدمة الدكم أوشتي والله من ناتوانا مالو منالي خماس لي بينهم أجر أم ديتي لمالو خدمتي أكم. سبحان الله هر أول روجا كم من عليك ناو سنوقك وهر أول روجا خوا من عليك بو قرانو بلان بتشي قرانو ويك ببيع ترس أما خزمتي كريك دكا كخيزاني فرعون كديتي بكري خوي مسروفه هموشتك لسر مالي فرعون دجمني فرعون خزمتك ليه لسر بوجو مسروفي فرعون ظالم مستمكار إيشي خوا زور جوانا تو نازاني خواي قولت شي إيشي بوتو دبر دكا ديها بلاو مصيبتي قولها بولا كولت بوتو تو بي نازانيت بۆیە خۆ تەسلیمی خوا بکە. بەڵێ بۆیە ئەم ئافرەتە وتی ئاسیا بە دایکی موسای و سەلامی خوا لەسەر، بەڵام نازانێ بە دایکێتی. فەرمی هیچ کەسێکم بەقەد ئەمە خۆش نەویست بۆ جوان بۆم خزمەت کە چیشی پێویست بوو هەمووی لەسەر منە. بەڵێ بردیەوە بۆ ماڵ لە ماڵەوە خزمەتی موسا پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم. آخر شتێکە دەمێ باسی کەم سبحان الله ئەم مناڵە وردە و دەست موسا سەلامی خوای لەسەر بێ گەورە دەبێ ڕۆژی ئاسیا خێزانی فرعون بە دار و دەستەکە بۆ بە خەڵکی کۆشکەڵێ ئەڵێ هەمووتان ئەبێ یەکی دیاریەک بۆ کوڕەکەم بهێنن، کوڕەکەم دیاری پێبەخشن، موسای کوڕم سەلامی خوای لەسەر بێ هەدی بۆ دێنن. ئەمجا مناڵەکە هەڵەگری و ئەیبا بۆ لای فرعون ئەڵێ ئەی فرعون ئێستا تۆ ئەبێ دیاری خۆتم پێشکەش بکەی بۆ کوڕەکەم. سبحان الله فرعونیش موسای کردە باوەشیەوە سەلامی خوای لەسەر بێ کردێ باوەشی خۆی بزانێت چی ڕوو ئەدات.
موسى سلامي خوای لەسەر بێ کردی ڕیشی فیرعەونە ئاوا بەرەخوا ڕایەکێشە ڕیشی فیرعەونی ڕایەکێشە فیرعەون دی ئەمە دوژمنەکەی منە بیکوژن ئەمە دوژمنی منە سبحان الله ئاسیا وتی بۆ خاتی خوا تۆ چیەڵێ مناڵێکە هیچ نازانێ دوژمنی چی وتی ئەو تا ڕیشم ڕایەکێشێ بەرەو خوار زۆر بەتوندی ڕایەکێشێ دیارە ئەمە دوژمنی منە و حەزی بە من نییە وتی بۆستە هەموو شتێک بە ئەمری خوایە ئەی خاتە مێشک و دڵیانەوە وتی با بچین دوو پشکۆ بێنین پشکۆی سوور گەش دوو لۆ بەردی گرانبەها دابنێن چۆن ئەڵێ دڕ و گەوهەر ئەم دوانە دابنێ ئەم دوانەش دابنێ لە ناو سینێ شتێکە تەقدیم و پێشکەشی بکە ئەگەر مناڵەکە ئەگەر کوڕەکەی من ئەو دەڵێ کوڕی من ئەگەر کوڕەکەی من دەستی بر بۆ بەردە گرانبەهاکە هەڵی گرت و دڕ و گەوهەر و یاقوتەکەی لؤلؤەکەی هەڵگرت ئەوە دەزانێ و فامەکە و عەقڵی هەیە بیکوشە بەڵام ئەگەر پشک و ئاگرەکەی هەڵگرت ئەوە دیارە نافامێ چۆ زانێتەوە فیرعەونیت و مناڵێکی ئاواتۆ دەسەڵاتداری ئێستا تاقیەکەینەوە بۆیان هێنا دوو بەردی لؤلؤی گرانبەهایان هێنا زۆر جوان وەکو ئەڵماس دوو پشکۆی سووریشیان دانا موسا سەلامی خوای لەسەر دەستی برد بۆ پشکۆک بردی بۆ دەمی بۆیە زمانیشی تەواو نەبوو سەلامی خوای لەسەر کاتێک فەرمی خوایە گیان هارون لەگەڵا بهێنە چونکە من زمانم فەسیح نییە چونکە زمانی سووتا یەکسەر پشکۆکەیان فڕێدا بەڵام تەئسیری لە زمانی کرد ئاسیا وتی نەموودە مناڵە عەقڵی نییە و نافامەیە لە کاتێکە ئەو زۆر عاقڵ بوو سەلامی خوای لەسەر بێ نافامەی واتە عەقڵی تەواو نییە مناڵە خۆڵێ فڵان کەس نافامێ مناڵێک ئەگەر مناڵێکی تێگەشتوو بووایە و زۆر شارەزا بووایە و گەورە بووایە ئەوە نەئەچوو پشکۆیەک هەڵگرێ مادەم ئەوەی هەڵگرت دیارە نافامێ نازانێت تۆ کێی دوژمن و دۆست و هیچ کەسێک جا ناکاتەوە ئەوە تا ئەوەندە نافامێ بچێ کامەی جوان و چاکە هەڵی گرێت دەچێ پەلاماری پشکۆ ئاگرەکە ئەدات ئەو کاتە فیرعەون وتی وازیری بێن مادەم وایە ئەم مناڵە نافامێ ئیشی خوای گەورە ئەوەندە جوانە بۆیە خوای گەورە لە چەندەها جار موسا پێغەمبەری سەلامی خوای لەسەر بێت لە پیلانی فیرعەون پاراست ئەمە بۆچی باسمان کرد بۆ باسمان کرد کە لە ئینسان لە ژیانی دنیادا هەموو کارەکانی بەخوا بسپێرێ هەموو بەخوا بسپێرە دڵنیا بە لە دنیادا ئینسان خۆشی دەبینە ناخۆشی دەبینیە بەڵام تۆ نازانی خوای گەورە چەندێ چاکەی لەگەڵ تۆ کرد و بۆیە بەردەوام سوپاسی خوا بکە لە ژیانی ئەمانەوە سەلامی خوایان لەسەر بێ فێری ئەوە دەبین دەسەڵاتی خوا لەسەر هەموو دەسەڵاتێکەوەیە شتێ خوا ویستی تووشت کا هیچ کەسێک ناتوانێت ڕەدی کاتەوە بۆیە بە خۆت بەخوا بسپێرە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتعيبتي أواني داوي دعاء خيريان كدو يا ربي خوايا هي منو آرامي ولات من بباريزي خوايا جان أواني نخوش لمال ولا نخوش خانة كان خوايا شفاء بدي خوايا جان آخر من بخير بقيري كاتب مامريني خودي ما راضي بي يا رب العالمين خوايا جان شون أوكو ما نذكردوا ليرة خوای لە بەهەشتا کۆمان کەیتەوە لە فیردەوسا کۆمان کەیتەوە لە دەرد و بەڵاو و نەخۆشی و ناڕەحەتی بمان پارێزی ئامین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين